الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لەوانەیەکی ترا لە خزمەتتانین بۆ ئەوەی کە باسێکی پێکهاتەیەکی تر بکەین، باسێکی بەرهەمێکی تر بکەین، باسێکی دروستکراوێکی تر بکەین. ئەم دروستکراوە ئەو دروستکراوەیە کە ئینسان ناتوانێت لە بیدایەتی تەمەنیەوە کە دەستەکا بە گریان هەتاوەکو ئەو کاتێک کە ئەمرەی استیغنای لێ بکە، ئەویش بەرهەمی شیرە. بابزانین ئەم شیرە چۆن و چێ بەرهەمێ هێنێ. هەر کەسێک حەزی لە بەرهەمهێنان بێ لە کوردستانە، ئەوە پێویستی بەوەیە کە داوای ئەرزێکی چەند سەد مەتر دووجا بکە بۆ ئەوەی کە بتوانێت لەسەر ئەوە کارگەیەک دروستکە کە شیری تیا بەرهەم بێ، ئەوەی کە پێوترێ شیری وشک. ئەم شیرە وشکە پێویستی بەوەیە کە خەبیری بۆ بدۆزرێتەوە و کەسێکی شارەزا وردکار لە بابەتی نیوتریشنە، لە بابەتی غیداءە، لە بابەتی خۆراکە، پێکهاتەی ئەم شیرە بە کۆمەڵێک پسپۆڕ و شارەزاییەوە بۆ کۆمپانیاکە دیاریکە. شەریکات منافەسە ئەکەن لەسەرەوەی کە چێ باشترین شیر دروستەکە. بابزانین ئەم شیرە پێویستی بەوەیە کە چەند سەد دۆنم ئەرزی تری لە پشتەوە بێت. بۆ نمونە هەندێک شەریکاتمان هەیە کە شیر تەنها شیر و بەرهەمەکانی شیر بەرهەمەهێنن، 9,000 دۆنم بەس مەساحەی ئەرزی سەوزاییان هەیە بۆ ئەوەی کە بتوانن دواتر ئەو شیرە پوختە پاڵفتەیی لێ بەرهەمبێن کە ئینسان ئیسفادی لێ بکە. لە ئەمریکا ساڵانە پێویست بەوەیە کە زیاد لە 3,000 ملیۆن دۆلار سەرف کرێ بۆ بەرهەمهێنانی شیر و لە کاتێک ئادرێ بە منداڵەکان. ئەم شیرەی کە دروست دەکرێت و ئەم شیرێک کە پێک دێت بەرهەمەکانی وردن. بۆ چونکە حسابی ئەمە کراوە ئەم شیرە بۆ 6 مانگی یەکەم بەکارهێنرێ، بە کەڵکی 6 مانگی دووەم نایەت. ئەم شیرە پێکهاتەکانی زیاد لە 30 دانەیە کە شەریکات دیعایی بۆکا و بە پێرسەنتجی معەیەن خستوێتێ ناو بازاڕە و لەسەر قوتۆکەی خۆی داناوە بە ئینگلیزی و بە عەرەبی لێی نووسیوە. دواتر وردەکاری دروستکردنەکەی ئەمە دیارە لە باگراوندێکی پسپۆڕی و لێهاتووی و لێزانی و ئەو پەڕی وردبینیە کە لە ژێر مختەبەرەکانە ئەمە چڕەکرێتەوە، ئەخرێت ژێر مایکرۆسکۆپەوە، بەردەوام ئەمە سامپڵی لێوەرەگیرێ بۆ ئەوەی کە ئەم 6 مانگە تەواو بوو. دوایی منداڵ لە 6 مانگی داهاتووە پێویستی بە چییە؟ ئەی لە ساڵی دووەمە پێویستی بە چییە؟ بۆیە ئەم شیرانە ئەونەی ماندووبوون و ئەونەی عەزێت و ئەونەی پسپۆڕی و ئەونەی قاڵبوون ئەوێ لە بوارەکەی خۆیان. وابزانم ئەگە بمانەوێ بەداخەوە لە کوردستانە شیرێکی ئاوا دروستکەین، ئەبێ پسپۆڕ و شارەزا لە دەروی وڵاتەوە بێنین و ئەبێت مهندس داوا بکەین و ئەبێ مەکائین و ئەبێت ئەوە ئامێر داوا بکەین بۆ ئەوەی کە بتوانین مەلاینی تیا سەرف بکەین هەتاوەکو شیرێکی قوتووی ئاوا بەرهەم بێنین. جا بابزانین لەم شیرە ورتر و لەم شیرە فرێشتر و لەم شیرە باشترمان هەیە بۆ منداڵ، یاخود ئەمانە باشترینەکانن. خۆشەویستەکانم، ئێمە لێرانەیە دانانیشین دیعایە بۆ شەریکات بکەین. لەبەرەوە ئیستاکێنە حەز دەکەم منێک کە مەندووبی شەریکەیەکم، منێک کە مەندووبی دەعوەیەکم، منێک کە خۆم داناوە بانخواز بم، حەزەکەم لەو ڕوانگەیەشەوە ئیسفادەتان پێ بگەێنم. ئیستاکێنە سوپرایزێکتان پێشکەشەکەم، پێتان ئەڵێم کامانە لەم شیرانە باشترینن، لەگەڵمان بن بۆ ئەوەی کە منداڵەکەت شایستەی باشترینە، باشترینی پێشکەشکەی. ئەلحەمدولله، پاش گەڕانێکی زۆر بە دوای باشترین شیرە گەیشتینە ئەو سەرچاوەیی کە شیری دایک یاخود شیری سروشتی باشترین شیرە. بزانین ئەم شیرە لە چۆوە دێ و چۆن دروستە بێ. خۆشەویستەکانم، ئەگەر سەیرێکی ئەمە بکەن کە ئەمە بەدەستی ئینسان دروست کراوە بۆ ئەوەی کە بتوانێت هاوشێوەی مەمکێکی دایک دروستکا بۆ تۆ، ئابۆ شێوەیە تەقلیدی مەمکەکەی کردوتەوە. ئەبینیت ئەم مەمکە کە خوای گەورە بەم شێوە جوانە دروستی کردووە، خەڵقی کردووە، لە کۆمەڵێک بۆری شیر پێک دێ. ئەم بۆری شیرانە زۆر جا دایکەکان دێن بەلای ئێمە کێشەیان هەیە لەوەی کە شتێک لە ناو مەمکیانایە وێتە دەرەوە دەردراوێکی هەیە. ئەمە علامەتی وەیە ئەمانە بۆ خۆی هەمویان بۆری.
ئەی ئەم بۆریانە لە چۆوە جۆگەکان ئەچنە سەری ئالەم شوێنانەوە کە پێوترێ لۆبیۆڵز ژماری ئەمانە لە ئینسانە خی گەورە کە دروستی کردووە کە بچووکێکەکەیتەوە زیاد لە 1 ملیۆن دانەیە هەر ملیۆنێک لەمانە هەزارەها خانەی تایە هەر خانەیە و ئیشی خۆی ئەزانەیە هەمووی هەوڵەدا بۆ ئەوەی کە 1 دڵۆب شیر 1 زەڕە شیر دروستکە هەمی کۆ ئەبێتەوە هەمووی گەورە ئەبێ بە دڵۆب یەتە ناو ئەم بۆریانەوە ئالێرانەیە حازرە کرێ و ئامادە ئەکرێ بۆ ئەوەی کە ئەم شیرە بدرێ سەیری ئەو خەڵقە بەدیعە بکە ئەوەی تۆ لە دەرەوە ئەیبینیت لەناوە نییە لەناوە زۆر جیاوازە زۆریش ئاڵۆزە هەر پاچەیەکیش لەمانە لا ببرێ هەر کاتێکیش ئافرەت کێشەیەکی بۆ دروست بوو ئالێرانەیە هیچ کەسێک ناتوانێت 1 قەترە شیر ئال لە مەمکانەیە دروست بکە بابزانین ئەم شیرە کە دێت ئەم شیرە کە دروستە بێ وەکو شیرەکانی ترە کە باسمان کرد 6 مانگ و ساڵ و 2 ساڵی هەیە نەخێر ئەم شیرە کە دروستە بێ خۆشەویستەکەم ڕۆژانە پێکهاتەکەی ئەگۆڕێ الله ئەکبەر نابخوا سەعات بە سەعات پێکهاتەکەی ئەگۆڕێ لەگەڵ گەورەبوونی مناڵە لەگەڵ پێداویستی مناڵە ئەم مناڵە پێویستی بە چییە ئەم شیرە نایەڵێ ئەم منداڵە پێویستی بە هیچ ئیلیمنتێکیش بێ لە لاشەیە بە هیچ ڤیتامینێک بێ بە هیچ پرۆتینێک بێ بە هیچ کانزایە بێ بە هیچ خوێ بێ ئەم 6 مانگە هەموو ئەم پێداویستیانی بۆ پڕەکاتەوە بەعکسەوە لەگەڵ دەستپێکردنی شیرە پرۆتینەکە کەمەکە لەگەڵ ئەخیری شیرە لەگەڵەوەی کە شیری دایک لە مناڵە لە 100 دوای چارەکی ئەمژرێ لەگەڵ شیری مانگایە بەراوردی کە بیدی بە مناڵەکەت لە 115 ئەمژرێ دوای سەعاتێک سەیری ئەم جیاوازیەکە بۆیە بینیت شیری دایک باشترین شیرە ئێمە وعدمان پێدان باشترین کارگەتان بۆ دۆزینەوە بۆ دروستکردنی ئەم شیرارە بە هیچ شێوەیەک پێوترێ یەکەمی بێڕەکابەر شیری دایک هیچ منافیسێکی نییە و تا قیامەتیش منافیسی نابێ شیرێک کە بە فرێشی بە تازگی بە حازری بە موعەقەمی حازرە هەموو ڕۆژە دایکەکە ئەتوانێت چەند جار هەتا لیترێک و هەتا زیاتریش ئالەم شیرە بات ئەم دایکە بۆ خۆی هەر بۆ سەحەتی خۆی سەرەتانی مەمکی پێکەمە بێتەوە ئازاری مەمکی پێکەمە بێتەوە ئیلتیهابی مەمکی پێکەمە بێتەوە دەسەوەڕەکەی سەرەتانی مناڵان و سەرەتانی ملی ڕەحم کەم کاتەوە زۆر عەجیبە هەموو جارێک ئافرەتەکان لە کاتی شیردانە 500 کالۆری کەمەکەن ئەمە وا کات دایک جەڵتەی کەم بێ شەکرەی کەم بێ نەخۆشی کەم بێ قەڵەوی کەم بێ باشترین مانعە بۆ ئەوەی کە ئافرەتەکە هەتا ئەم مناڵی گۆشەکات منداڵێکی تری نەبێ بەڕاستی ئەمە بەس لە خەڵقی خوای گەورە ئەوە شێتەوە کە بۆ جوانیە کە بۆ پێکهاتە وردە خوای گەورە ئەمەی دروست کردووە لەمە ورتر لەمە عەجیبتر ئیتیصالی بینی ئەم مەمکە و ئەم مناڵەیە بەمجرد ئەوەی کە ئەم دایکە ڕەحمی ئەکەوێتە بزوتن و ئەیەوێ مناڵێک بێنێت خوای گەورە لەولاوە هەمان هۆرمۆن کە پێوتێ ئۆکزیتۆسین لە مێشکەوە دەرەکرێ بۆ ئەوەی کە پاڵ بە مناڵەکەەوە بنێت و بۆ دەرەوە و ژان بیگری ئافرەتەکە هەمان هۆرمۆن ئالێرانەوە شیر حازرەکە بۆ مناڵەکە الله ئەکبەر ئەم گۆیە سەر بەرەو خوارە عەجیبە پڕە لە شیر و بۆریەکان لە دەرەوە کراونەتەوە و هیچیش نایەتە خوارەوە سیر لەوەدایە خۆشەویستەکەم ئەو منداڵە خوای گەورە تاقەیەکی پێداوە دەم ئەنێ بەم گۆیەوە بەبێ ئەوەی کە بزانێ مۆزوعەکە چییە ئەم گۆیە هەستی مێشک ئەبزوێنێ ئالێرانەوە ئەچێتەوە بۆ ناو دەماغ ئەڵێ شیر دەرکە کەسێکەیە لە دەرەوە وەستاوە دەمیناوە بە بەلوعەکەوە ئەبێ شیر بێتە خوارەوە لەبەرەوە ئۆتۆماتیکی ئەم شیرە ئەچێتە دەمی مناڵەکەەوە بەبێ حەول و بەبێ قووە لە هیچیانەوە زۆر عەجیبە ئەم منداڵە چۆن هەستی کرد ئەبێت منداڵێکی ئاوا ساوا منداڵێکی ئاوا خوددەج چۆن هەستی کرد ئەبێت دەم بنێ بەم گۆیەوە ئەخە تۆ هەر شتێکی تری بیتێ نایمژێ مەگەر هاوشێوەی کۆ بێ خوای گەورە ڕفلێکسێکی دیا دروست کردووە هەر کاتێک ئەو منداڵە برسی بوو دەمەنێ بۆ شیرەوە نێگەتیڤ پرێژەر دروستەکە تۆ چۆن دەمەنەی بە مزەخەیەکە و هەڵێمژی بۆ ئەوەی کە ئاو بێت ئەم منداڵە ئەم نێگەتیڤ پرێژەرە ئەم زەختە سالبیە لە ناو دەم و قوڕگ و هەناسە و مەڵاش و سیەکان و ناوپەنچکیا دروستەکە بۆ ئەوەی کە ئەم شیرە ڕاکێشێ
دەرپەڕاندنی ئەم هەوایە ئاسانە، بەڵام ڕاکێشانی قورسە. چێ ئەمە فێری مناڵەکە؟ من پرسیارەکەم قەسەم بە پەروەردگار هەرچی سەر ئەم زەویەیە دایەن و دکتۆر و پەروەردەکار بێ ناتوانن وا لەو مناڵەکەن فێری یەک مناڵکەن ئەو شیرە سەح بکاتە ناو دەمێەوە و دواتر قوتی بە. لەمە عەجیبتر ئەوەیە هەر کاتێک ئینسان شتێکی قوتدا هەناسی ئەوەستێنێ دەبەروی کە گەورەیە و هەست ئەکاکە لەوانەیە شتێ پەڕێتە ناو قورتی، بەڵام مناڵ خی گەورە تاقەیەکی پێداوە توانێت لە یەک کاتە شیریش بخوا و هەناسەش بە بۆ ئەوەی کە شین نەبێتەوە و تووشی کێشە بێت و هیچیش ناپەڕێتە قورگی. ئەمە تاقەیەکە خی گەورە بۆ منداڵی بەخشیوە. خۆشویستەکانم لەمە غەریبتر و عەجیبترتان پێ بڵێم WHO شتێکی داناوە لە فیدینە پێوتێ کۆمپلیمنتەری فیدین، پێوترێ شیری تەواوکاری، شیردانی تەواوکاری. ئەڵێ ئەم شیردانە ئەبێ 24 مانگ بێ. عەجیبە پاش 1400 ساڵ ئەگەنە قەناعەتەکەی قورئان والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة. دایکەکان ئەبێ 2 دانە ساڵ شیر بن بۆ ئەوەی کە شیردانیان تەواو بێ. يتم الرضاعة يعني شیردانێکی تەواو. WHO ئەڵێ چی؟ ئەڵێ کۆمپلیمنتەری یعنی شیردانی تەواوکاری. لا حول ولا قوة إلا بالله. لەوە زیاتر ئەتوێ قورئان بڵێ چی؟ ئەمەی فێر کردویت منداڵەکەت ئەگەر بتەوێت سەحەتی تەندروست بێ، لە نەخۆشی بە دوور بێ، لە شەکرە بە دوور بێ، لە نەقسی ڤیتامین دی بە دوور بێ، کالیسیۆمی باش بێ، مێشکی باش بێ، گەشەی باش بێ کە ئەمڕۆ زۆربەی دایکەکان بەدەست ئەمەی مناڵەکانیانەوە ئەناڵێنن کاڵێ مناڵەکەم بچووکە و کاکتۆر لە چاو مناڵی ترا گەورە نابێ. کاکتۆر سکێچێ بۆیە شیرەکانی ترە بێ کە دانراون نووسراوە ئەم شیرە بەتاڵ کراوەتەوە لە لاکتۆز. ئەم شیرە بۆ مناڵێکە بێت کە حەساسیەتی بە لاکتۆز هەیە. بۆیە شیرەکانی ترە بینی هەندێکیان کە ئەو مناڵانی حەساسیەتیان بە لاکتۆز هەیە لیان دەرکردووە بۆی کە مناڵەکە سکی نەچێت. بەڵام ئەمە لەگەڵ شیری دایکا ڕوونادا. ئەم شیرەی دایکە ئەخورێ تەنها پێک هاتەی وزە نییە وەکو لە شیرەکانی ترا هەیە. نەخێر، ئەم شیرە شیری گەشەیە، ئەم شیرە شیری مەناعەیە. لەمە سیرترتان پێ بڵێم ئەم شیرە ستێم سێڵی تایە، پێکهاتەی بنەڕەتی دروستکردنی ئینسانی تایە لەوەی کە دایک و باوک و باوانی ئێمەی لەسەر دروست بووە. ئێوە ئەزانن لەڕێی ئەم شیرەوە ئەمە نەقڵە بێتە ناو خوێنی مناڵ و ئەچێتە ناو پێکهاتەی جگەر و مێشک و گوچی لەو دڵێەوە. ئێوە ئەمە ئازانن، ئێوە ئەزانن ئەم مناڵە پێکهاتەی لاشەی ئەگۆڕێ لە کاتێکا شیرێکی تەندروستی دایکێکی تەندروستە خوا کە پێوتێ دایکی شیری جیاواز لە هەموو شتەکانی تر. بۆیە بەڕێز دەکەم ئەم منداڵە لە کاتێکا خوای گەورە ئەمەی پێ ئەدات شیرێکی تەبیعیە خوات جیاواز هەتا وەکو گەورە ئەبێ. پێکهاتی ئەم 2 ساڵی شیردان کاریگەری ئەبێ بۆ مەرحەلەی گەورە بوون و بۆ مەرحەلەی مراهەقە و هەتا وەکو ئەمرێ منداڵێکی شیرپێدراوی سروشتی لەگەڵ منداڵێکی شیرپێدراوی قوتووە کە هەردووکیان گۆشی شیرن هەر خوایان یەکە و بە هیچ شتێ یەک ناگرنەوە بەڵکو زۆر زۆر جیاوازتر لە یەکتر دەرەچن. پێم سەیرە ئافرەتێک واز لە شیردانێک و واز لە کارگەیەک و واز لە پێکاتەیەکی ئاوا ئەهێنێ ممکەکانی وشکەکە بۆ ئەوەی کە زوو بگەڕێتەوە دایرەکەی و منداڵەکەی و خۆشی لەم هەموو سوودە بێبەشەکە. سەپرایزەکان و پێکاتەکانی شیر تەواو نابن. ئێستا ئەمەیە بڵێم شیر نەک تەنها پەیوەندی بە دایکەوە هەیە بەڵکو باوکی سپێرمی باوکیش بەشدارەکا لە پێکهاتەی شیرە بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی کە عیلم ئەمڕۆ ئەڵێ هەردوو سپێرم و ئۆڤا شیر پێکەێنن. کەواتە هەر کەسێکیش ئەم شیرە بخوات وەکو کەسێکی برای شیری یاخود خوشکی شیری خێزانەکەی لێدێ. بۆیە بینیت دایکە عایشە لە کاتێکە ئەبا ئەفلە حەچێ بۆ ماڵیان ئەفەرمێکشم بیکەرەوە من مامی خۆتم. دایکە عایشە وەکو هەموو ئافرەتێکی ئیماندارە فەرمێت ناقەسەم بەخوا دەگات لێ ناکەمەوە هەتا وەکو ڕوخسەت لە پێغەمبەری خوا نەخوازم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەدەب و زەردەخەنەیەکەوە پێ فەرمێ ئئذنی له فإنه عمك تربت يمينك. ڕێگەی بە چونکە ئەوە مامتە فەرقی نییە. بەڵێ ئەوەی کە شیری داویتە تێ براژنی ئەم پیاوە بووە، بەڵام چونکە برای ئەم پیاوە لە پێکهاتەی شیرەکەیە بەشدارە ئەمیش ئەبێ بە مامت. کەواتە ئەم پەیامەی عیلمیە زۆر وازەحە
کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیگێنێ بۆیە دایکە عایشە لەمەوە شتێک فێرە بێ کە پێمان بڵێ حەڕیموا من الرضاع ما يحرم من النسب ئەوە حرامکەن لە شیردانە کە حرام ئەبێ لە پشت و لە ڕەحمە واتە هەر منداڵێکی شیری وەکو منداڵێکی دایک و باوکی لێیەتەوە هیچ شتانە بێ ئیسلام تەنها ئەوەی جا کردوێتەوە ئەویش میراتگریە بۆ چونکە پێمانەڵێ پێکهاتەی جەستەیی ئینسانەکە وەکو خوشک و براک شیرەکانی لێدێ بەڵام مافی ئەوەی نییە بچێ میرات دە خێزانێکی ترەوە وەرگێ بۆیە ئەمڕۆ ئەم محاولەیە زۆر بە جددی عولەمایان ئیشی لەسەرەکەن ئەو کەسانەی کە مناڵیانە بێت بەڵام نەخۆشی زگماکیان هەیە و نەخۆشی درێژخایەنیان هەیە بەداخەوە شەکرا زەخت ڕەبوو نەخۆشی دڵ نەخۆشی بورانەوە هەوڵەدەن لەسەر ئەو دایەنانە گۆشیان کەن کە نەخۆشییان نییە و لەشیان خاوێن و پارێزراوە لە نەخۆشی بۆ ئەوەی کە منداڵەکانیان لە مستەقبەلا جیناتی ئەم شیرە تازەیە وەرگرن بۆ ئەوەی کە لە نەخۆشیە گوازراوەکان بەدوور بن. الله ئەکبەر. ئەمە شتێکی ترمان فێرەکات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سیرەکەی باس کراوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەرەوەی شار و لە دووری شیری دایکی لەسەر شیری حەلیمەت السەعدیە پەروەردابێ بۆیە هەتاوەکو ماوە بە دایکی خۆی ئەزانێ وەکو دایکی دووەم کەسوکاریشی بە کەسوکاری خۆی ئەزانێ و فێرمانەکات مرج نییە منداڵ هەر لەسەر شیری دایک پەروەردە بێ ئەکرێ کەسێکی تری شیری باتێ بەڵام ئەبێ شیرەکە سروشتی بێ. بۆیە پەیامی خوای گەورە زۆر وازحە کە پێمانە فەرمێت وأمهاتكم اللاتي أرضعنكم ئەو دایکانی کە شیریان پێداون لە شوێنێکشا فەرمێت وأخواتكم من الرضاعة خوشک و براکانتان لە شیریەوە. سبحان الله هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه. ئەمە دروستکراوەکانی پەروەردگارە ئێوە نیشانم بن کە جگە لەخوا چێشتی ئاوا گەورە و سەرسڕهێنەر دروستەکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.